گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە ستۆدیۆکەم هەڵبەت بابەتی تەوەری یەکەم تایبەتە بە ڕەوشی سووریا و لێکەوتۆ کاریگەریەکانی لەسەر عێراق. با سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز معتەسەم نەجمەدین نووسەر و چاودێری سیاسیم لەگەڵایە بۆ ئەوی تاوتێ و گفتوگۆی ئەم بابەتە بکەین. کاک معتەسەم بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئەوەش باش سوپاس بۆیەوە. زۆر سوپاس. کاک معتەسەم بالەوە دەست پێ بکەین وەک چاودێرێکی سیاسی. چۆن لێکیتەوە ئەم ڕۆژەی ئێستای سووریا؟ دوای ڕوخانی ڕژێمی ئێستا. بەڵێ من پێم وایە ئەوەی کە ڕوویدا لە سووریا ناتوانین بڵێن شتێکی لە ناکاو ینی شتێک بوو پێشببینی کراو نەبوو چونکە ئەم ململانی کە لە نێوان بەرەی ئێران و لە نێوان ئەمریکا و ئیسراهیل هەیە بارگراوندێکی هەیە گەڕێتەوە بۆ ماوەیەکی پێش ئێستا کاتێک کە میحوەری مقاومە یان ئەوەی کە پێڵێن میحوەری بەرگری ئێرانیەکان دروستیان کردووە لە 5 جهات بووە یەکێک لەوانە سووریەکانە سووریا لە لای ئەوان ناوی حەڵقەی زێڕینە یان حەڵقە ذەهەبیان پێوتووە لەو میحوەرەیە لەگەڵ حەشدی ئێران لەگەڵ عێراقا لەگەڵ حزبڵای لوبنانیا لەگەڵ حەماسا لەگەڵ حوسیەکانە ئەمانە یەکێنن ینی تەنانەت کە دۆخەکە پێشکەوتوانیان بەهێز بن ناویان لێنە یەکخستنی مەیدانەکان یان وحدەت المەیادین بۆ ئەوەیەکی تر بە هەمویان پێکەوە ئەو خیتابە هاوبەشەی کە هەیەیانە ینی ئەوان هەم هەویەکی بەش هاوبەشیان هەم خیتابێکی هاوبەشیان لایەنە لەوێوە زیاتر هێرشەکانیان بۆ سەر ئەمریکا و ئیسرائیل دەست پێ کرد. ئەگە بگەڕێنەوە ماوەی پێشوو لە ماوەی پێشووە سەرەتا ئیسرائیلەکان و دواتریش ئەمریکیەکان لە پایە ئەمانیاندا سەرەتا لە حەماسیاندا دواتر لە حیزبڵای لوبنانی ئەمە سێمە کە پێڵێن حەڵقەی ئاڵتونی لەبەر ئەوەی ئەتوانێت هیلالی شیعی تەواوکە لەم پرۆژەیە لیان کەوتنەوەی لە هێن بدەن لە سووریا بدەن لە سووریا سێ هێز ئێستا بەشدارە هێزێکی بەرەی شام و تەحریری شام و تورکەکانە کوردەکان و ئەمریکیەکان کەوتونەتە لایەک هێزی هەسەدەم هاوکات رووسیا و ئێرانیش کە بەشار بۆ خۆی برۆیان بڕۆین پرۆژەی بەرگریکردن لە بەشار لە 2011ەوە پرۆژەیەکی هاوبەشی ئێران و ڕووسەکانڕۆ ئەمە لە ناکاوە ئەم سینناریۆ ئامادە بوو تەمان پرۆژەیە کاک معتەسەم بۆ کۆتایی پێهات ئەم پرۆژەی رووسیا و ئێرانیا خۆت بڵێن هەژمونی رووسیا و ئێران لە سووریا چی ئەگوزارێت لە پشتپەردەوە؟ گومان ئەکرێت زۆر جار گومان شەکری ئەمە جێربەژێر ڕێکەوتنێکی نێوان رووسیا و ئەمریکای تابێت بۆ ئەوەی کە جۆرێک لە ڕێکەوتنی سیاسی لە نێوان جەبەجیاوازەکانە چونکە لە یەک شوێنەکانی پێکدادان ێستا لە ناوڕ نێوان رووسیا و ئەمریکایە بڵێن بەرەی رووسیا سین و ئەمریکایە هەیە ئەکرێت ئەمە وەکو هەندێک باس لەوە دەکەن ڕەنگە ڕووسەکان بۆیە بەو هێزە نەهاتنە ناوە یانی وەکو پێویست بەرگریان لە بەشارە سەد نەکرد لە کاتێکا لە ماوەی پێشوو بەشارە سەد زۆر لاوااستر بوو توانیان هێزی بۆ بگەڕێنەوە توانای بۆ بگەڕێنەوە بەڵام ئەم جارە وەک پێویست نەبوو بەڵام گرنگەکەوەیە نیەتی ئەمریکیەکان زۆر بە گرانی زۆر بە قورسی زۆر بە چڕی هاتوونەتە ناوچەکەوە بۆ دەرکردنەوەی نفوزی ئێران لە عێراق لە خۆرهڵاتی ناوەڕاست ئەوان پێیان وایە خۆرهڵاتی ناوەڕاست ئەگەر لە دەست ئەمریکا و لە نفوزی ئەمریکا دەرچێت ناوچەی هەژمونی ئەمریکا دەرچێت ڕەنگە ئیتر ئەمریکا ئەو هەژمونی بەسەر دنیاشان نەمێنێت ینی دنیای تاکجەمسەری ئەمریکا بۆ هەتایە کۆتایی دێت ڕەنگە لە پێگەی تاکجەمسەریشیە کە ئێستاکە تا ئێستا هەی بۆ وا بەرەو دنیایکی دوو جەمسەری تازاڕوە ئیتر ئەو کاریگەریەی لەسەر خۆڵهڵاتی ناوەڕاست نەبە کە ناوچێکی زۆر گرنگە بۆ ئەو سووریا ڕۆحی ئەو ناوچەیە چۆن بڵێ ناوکی ئەو ناوچەیە بۆیە شەڕەکان سێرەکەی لە سووریا زۆر چڕبەتەوە ئەمەی کە ڕوویدا هێزەکان دەمێک بوو هینیانە کرد دەمێک بوو خۆیان بۆ ئامادە کرد ئەگەر گوێ لە تەسڕیحێکی بگریت مەزلوم عەبدی ئەڵێ ئێمە پێشببینی ئەمەمان کردووە بۆی خۆشمان بۆ ئامادە کردووە یعنی کەواتە ئەمە شتێکی لە ناکاو نەبوو بڵێ لە ناکاوە ڕوویداوە ڕەنگە بۆ خۆی بەشار ئەسەدیش هێنی کردبێت ینی پێشببینی کردبیان درکیان بەوە کردبێ کە شتێک هەیە هەوڵێک هەیە بۆ گۆڕانکاری پایەیەکی سەرەکی تری ئەو مقاومە ئەو محوەری شعبیە ئەو محوەری بەرگریە لە منطقەکە شکێنرایان لاواز بوو
تر ئەمە بیدایەتەکەیەتی بۆ قۆناغێکی تر ڕەنگە لە ئایندەدا ئەمە پەل بکێشێ بۆ لێدانی ئەو دووپایی تر کە ماون حوتیەکان و هێزەکانی حەشدی شعبی بە تایبەتی لە عێراق. بەڵێ کەواتە کاک معتەسەم بۆ چوونت لەو بارەیەوە چۆنە باسی ڕۆڵی ئیداری ئەمریکات کرد ئەمە وای نەکردووە پێشوەختە پێشەوەی ئیدارەی دۆناڵد ترامپ بچێتە کۆشتی سپی ئەم گەمەیە ئەم پلانە بەڕێوە چووە بۆ ئی هاوچێشەکان بگۆڕێت بێگومان ئەو بۆ چوونەش هەیە بەڵام دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا استراتیژی دوورێژخایەنی ئەمریکا بەوە ناگۆڕێ ڕیسێک بڕا ڕیسێکی تر بێ بڵێن لە بنەڕەتە لە بناغەیە ئەمریکیان لە دەمێکە ینی لە دوای 2011 بە هەموو شێوێک هەوڵەدەن هەژمونی خۆیان جارێکی تر بەسەر دنیاە بسەپێنن بە تایبەتی دوایەوەی پرۆژەکانی شۆڕشی عەرەبی کە بەمبارێکی ئەوان دەستی پێکردە هەوڵەکەش بۆەوە بۆ دەرکردنی ناوچەی نفوزی هێزە نەیارەکانی ئەوان بوو. ئێستا لە دنیای هێزێکی تر دروست بوو ینی سینەکان وەک هێزێکی گەورەی دنیا هاتوونەتە دنیاوە سین و رووسیا و کۆریا و ئێران ئەمانە چوونەتە بەرێکەوە لە بەرەی دژی ئەمریکان یان بە ئاشکرا دژی تاکجەمسەری ئەمریکان. بۆیە ئەم پرۆژەی ئەمریکا بۆ زیادبوونی هەژمونی پرۆژێکی استراتیژیە بۆ ناگۆڕێ کە ترامپ بێ یان یەکێکی تر بەڵام ڕەنگە لە فۆرمی هەڵسو کەوتکردن لە شێوازی معاملەکردنیان لەگەڵ ئاحداسەکانە جیاوازیانە باشە. کاک معتەسەم رووسیا چۆن سازشی کرد لە سووریا لە بەرامبەر مانەوەی ئەمریکا یاخود ئەگەریەوە هەیە هەژمونی ئەمریکا لە داهاتووە فراوانتریش بێت لە سووریا ئایا ئەمەش ڕێکەوتنیی پێشوەختەیە هەڵبەت باز لەوە ئەکرێت کە لە بەرامبەر شەڕی ئۆکراین ئەم گرێ بەستە سیاسیەکراوە لە پشتەردەوە بۆ چوونت لەو بارەوە بێگومان ئەزانی چۆن ئەمە ئەگەرە یەکەم ئەگەرە بەڵام ئەتوانم بڵێم فاکتەرە بەهێزەکە ئەوەیە ئەمریکا و ئیسرائیل لە گەربگەڕیتەوە بۆ ئەقسا لە شەڕی ئەقسا لە تۆفانی ئەقساوە زۆر بەهێزەوە هاتنە ناوچەکە ینی بڕیاری ئەوەیان دایتر هێزێکی زۆر دەبینی بە بەردەوامە هێنێتە کەنارەکانی ئاو بە بەردەوامی ئیسرائیل لە ئێرانیدا لە هەموو هێزەکانی ترەدا لە عێراقەدا لە هەموو شوێنەکانەدا ئەمەش هەمووی بە پاڵپشتی و ئەمریکا و هەندێک لە وڵاتانی ئەوروپا ینی خۆی نییە یەکێک لە هەرە فاکتەرە سەرکیەکان ئەوە بێ ڕەنگە یان ناچاری رووسیا بکە بۆ ڕێککەوتن یا جۆرێک لە لێک تێگەیشتن ئەوە بێ کە ئیتر ئەمریکا سوورە لەسەر ئەوەی و ئەمانەش ڕوون بێتەوە ئەوانش ڕوت بێتەوە ئەگەر تۆ بگەڕیتەوە پێشویانی سێرکە رووسەکان چۆن هاتنە سووریاوە رووسەکان لە غافڵگیریە کە ئێرانیەکان مەسلەی هەوسیەکانیان دروستە کرد لەو کاتەیە کە هێرشیان بەسەر ناوچەکەدن لەو کاتەیە بە خێرایی زۆر بە خێرایی هاتنە دیمەشق و هێزی خۆیان لەوێ دامەزران ینی جەبەیەکی تریان کردەوە زۆر بە خێرایی بوو دوور نییە ئەمە سیناریوی تری لە پشتۆ بێ یان سەرەتا بێ بۆ هەندێک گۆڕانکاری تر و دەرکەوتنی هەندێک حقایق ڕەنگە ئێمە تا ئێستا نەیتوانین ببینین. بەڵێ کاک معتەسەم دوێنێ لە پەیوەندیشی تەلەفۆنیا لە نێوان وەزیری دەرەوەی ئیسرائیل و هاوتاچیشەکەی باس لە ڕۆژی سووریا کراوە بەڵام ئەوەی کە جێی سەرنجە وەزیری دەرەوەی ئیسرائیل تەنانەت لێ پرسراوانی تری تەلئەبیب تەئکید لەوە ئەکەنەوە کە پێویستە کوردەکانی ڕۆژئاوا بپارێزرێت ئەمە چ مەسجێک چ نامەیەک لە پشت ئەم لێدوانانەوەیە کە ئەمە هەڵبەت ئەمەی دوێنێ کە زۆر بە ئاشکرا ڕاستەخۆ وەزیری دەرەوەی ئیسرائیلە پێویستە کوردەکانی ڕۆژئاوا لە هەموو جۆرە دەستدرێژی و هێرشێک پارێزرێن ئایا ئەمە بۆ ئەوەیە کە هەژمونی تورکیا سنوودار بکرێت یاخود دال و مەدلولی تری لە پشتەوەیە پێشتر باسی ئەوم کرد وتم سێ هێز ئێستا لە سووریایە ینی ئەجندای سیاسی ئەم سێ هێزە جیاوازەوە ڕووسەکان و ئێرانەکان لەگەڵ بەشار ئەسەد و عەلەویەکان ئەوەن و هەیئەی تەحریری شام و ئەو بڵێن حرەکە تیرۆریستانەی کە تورکیا پاڵپشتیانەکە لەگەڵ کوردەکان ێستا هەسەدەب یانی یەکێکە پرۆژەیەکی توانی بڵێ ئەمریکیە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان زۆر بەزیدی پشتگیری لێکەن لە بەرامبەر ئەو دوو ئەجندایی ترە هەیە یان ڕەنگە هەندێک جار تەحالفات لەگەڵ لایەکیانە یان جۆرێک لە تێگەیشتن لەگەڵ لایەکیان لە دژێ و لاکانتر بۆ کاتی دروست بێ بەڵام لە استراتیجە هەسەدە لە جەبهەی ئەمریکیەکانە لە هیچ جەبهەیەکی ترانیە یعنی بڵێن بەشێکە لەو پرۆژەی ئەمریکیەکان لە سووریایە ئەوەی کە تورکەکان ئێستا کاری لەسەرەکەن ڕەنگە لەو خاڵەوە نیگەرانی بۆ ئەمریکا دروست دەکات یان پێکدادانی لەگەڵ بەرژەوەندی ئەمریکا چونکە ئەوەی ئەجندای سیاسی تورکەکان
نە لە لای ڕووسەکان و لە لای ئەمریکەکان مەقبول نییە ئەوەی کە تورکەکان ئەیانێ لەم قۆناغیان لەم سەردەمەیە کە دنیا زۆر بچووک بووەتەوە ڕەنگە بەرژەوەندی ئابووری ڕەنگە واقعی ئابووری دنیا و سیاسی پەشی سین و ئەمریکا ناکات جاسیان دێن وڵاتێکی وەکو تورکیا بەشدار بکەنەوە لەسەر ئەم دۆخە ئەو دۆخە نییە کە لە دوای شەڕی جیهانی دووەمەوە ئیتر ئەمریکیەکانیا بەری ڕاستماری پێویستیان بە تورکیا بووەکو دەرئێک لە بەرامبەر یەکێتی سۆڤێت بەکاری بن ئەمڕۆ تورکیا و گرنگی نەماوە بەڵام بە ئەو هێزەی ئەو ڕسیدە هێزە عسکەریەی کە هەیەی کە لەگەڵ ئەو یازمێکی اقتصادی زۆر گەورە ئەوێ هەژمونی خۆی بسەپێنێت بە ناوچەکە ئەمەش لای ئەمریکیەکان مەقبول نییە قبوڵی نییە بۆیە تاکە من پێم وایە تاکە لایەن ئێستاکە ئەگەر وەکو ئەجندای سیاسی یان بەرگریکردن یان تعبیرکردن لە ئەجندای ئەمریکیەکان کە بێگومانەوە جەبەیەکی فراوانە بەریتانیەکانە ئوسترالیەکانە بەشێکی ئەوروپایە ئیسرائیلە تەنانەت تا ئاستێک وڵاتانی عەرەبیشە ئەمانە لە هینان ینی بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندی هەسەدەیە گونجێت بۆیە دەبینی ئێستا زۆر جار ینی باس لەوە دەکرێت دوور نییە گەر کێشەکە ئاوا پا بکێشێت دوور نییە ئەم دابەشبوونەی سووریا هەسەک دەکەنە کەتەکیانێکی سربەخۆ ئەنی تۆگە لەسەر زەوی سێریەوە واقع بکەی ئێستا ناوچەکان یعنی ناوچی لەگەڵ ئەوەی شاینە ناوچەکان هەر بە تەواوەتی جیابنەوە ناوچەی عەرەبی یان ناوچەی عەلەوی جیاوازە لە ناوچەی سونەکان ئەنێوانەی تەحریر شام ناوچەی کوردی جیاوە تقریبان کەمێک شوێن ڕەنگە بڵێم مابێت وەکو خاڵی ئەتوانم بڵێم ناکۆک یان وەکوانی کە بڵێ تا ئێستاکەیان هەر یەکە و حکمی ناوچەی خۆیەکە بەڵێ کاک ماتەسە من دو پرسیار ئاڕاستاکەم دوێنێ ئیدارەی خۆبەڕێوەبەری لە دوای هەڵاتنی ڕژێمی ئەسەد ڕووخانی ڕژێمی ئەسەد ڕاگەرایەکی بڵاوکە دەوڵەت پێویستە هەمووان ئامادە بین بۆ حاڵەتێکی نەخوازراو ئایا ئەم پەیامە بەناڕاستە خۆمەبەستی ئەوەیە کە بەشێک لە گروپە چەکدارەکانی ئۆپۆسیۆنی سووریا ئەگەری ئەوە هەیە پەناماری ئەو ناوچانە بدەن کە لەژێر دەسەڵاتی ئیدارە و ئیداری خۆبەڕێوەبەری و هەسەدایە یاخود مەبەستی لە ئەگەری فراوانبوونی هەژمونی تورکیایە لە ڕاستیە پێدەچێت تورکەکان ئەمڕۆ تووشی جۆرێک لە ئەستریا بوونە بەلەسە بوونە ینی ئەبینن کە ئەوان ئەو جوڵانەوەی بەرەو پێشەچێ یان ئەوتانێت دامێکی نێودوڵەتی هەیە ئەمریکەکان پشتگیریەکەن ئەمە بۆ ئەوان مای قبوڵ نییە سەرکێشیشەکەن ڕەنگە بێن سەرکێشی تەنانەت ئەوەی دێنێت لە هەندێک شوێن فڕۆکەکانی ئەمریکا و پێم وابێت لە هەندێک شوێنی داوەکە لەژێر هەژمونی دەسەڵاتی هێنایە تورکەکانە یان ئیسرائیلەکان دوێنە لە چەندین شوێنیان داوە لەو ناوچانن کە لەژێر هەژمونی دەسەڵاتی بڵێن هەژمونی هەیە تەحریر و ئەوانە ینی ئەمە پێدەچێت تورکەکان ئەو نیاتیان هەبێ بۆیە کوردەکانیشیان هەسەدا هەست بەمە دەکەن ئەبێ خۆیان ئامادەکەن بە تایبەتی من پێم وایە ئەو پیاوە پیاوێکی وشیارە ئەزانێت مەزلوم عەبدی ئەزانێت چۆن یارەکە خوێنێتەوە ئەزانێت گەمەکە چۆن دروستە بێ ئەشزانێت لە کوێوە ڕەشەبای مەترسیەکان دێ بۆیە قسەکانی گەرێ بە هەند وەرگیرێت بەڵێ بەڕێز مەعتەسەم نەجمەدین نووسەر و چاودێری سیاسی سوپاس لە ستۆدیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن سەرکەوتوو بن.